ولی برزان ام کاتتان باش بێگومان دیبیتی ئەم شەوەیە ئێمە جیاوازە لە دیبیتەکانی تر ئێمە باسی پرسێک باسی بابەتێک باسی ڕێکەوتنێک باسی وەرچەرخانێکی مێژووی لە عێراق لە مافە چارەنووسەکانی خەڵکی کوردستان دەکەین باسی ڕێکەوتنامەی 11 ئاداری 1970 دەکەین کە یەکەم جار بوو لە عێراقدا لە عێراقی ئێستا کە نزیکەی 100 ساڵە دروست بووە بە شێوەیەکی فەرمی اعتراف بە مافە نیشتیمانی و نەتەوەیەکانی خەڵکی کوردستان بکەن لە چارچوەی ڕێکەوتنامەی بێگومان 11 ئادارەوە گەڵاڵەی ئەم مافانە بکەن مافە نەتەوی و زۆر مافی تر بەڵام دواتر ێوازانن ئەمە عێراقی تر ڕێکەوتن دەکەن و بۆ ڕایگەشتی ئاشکرا دەکەن و سوێندی لەسەر دەخۆن تا ئێستاشی لەگەل بێت تا ئێستا 2021 ئەم مافانە پێشێل دەکەن بەڵام هەر دەکەن هەر اعتراف دەکەن کە کورد هەیە کورد ملەتێکی زیندوو قەزیەکی حاشا نەگیری ئەم نیشتیمانەیە بێگومان ئێمە باسیاوەشەکەین دەستکەوتەکانی راپەرین ئەمڕۆ 30 ساڵ تێپەر دەبێت بەسەر ڕزگارکردنی هەولێری پایتەختی کوردستان ئێوازانن ئاگری نەوروزیش لە کەرکووک هەلکرا دواتر دووەکیش ڕزگارکرا بێگومان شەشی ئەمانگە سلێمانیش ڕزگارکرا لە ساڵی 1991 بەڕێزان ئێمە باسی دەستکەوتەکانی راپەری نەکەین ئێمە باسی دەستکەوتەکانی دەرئەنجامی ڕێکەوتنی 11 ئادار دەکەین ڕێکەوتن کە نەکرا دەرئەنجام چی بوو نیوەی شەط العەرەب سەدام بەشای ئیران فرۆشت دواتر شەڕێکی گەورە دروست بوو لێ پاشگەز بووە ئەنفاڵ دروست بوو کیمیاباران دروست بوو دواتر سەدام خۆشی سەری خۆی لەسەردانە لە بێگومان 2003 کە ڕژێمەکەی نەما لە 2006 لەسەر دەستی حاکمێکی کورد بە شێوەیەکی عادلانە حکمی لە سێدارەدان بۆ ئەم دکتاتۆرە دەرچۆ بێگومان ئێمە باسی هەموو پرسەکانێکین تا ئێستا سێ میوانی زۆر باشم هەیە ئەوان خاوەن نەزمونێکی دوور و درێژن لە شۆڕەشکردنە ئەوان باش لە واقعەکە تێگەن سەرنجتا ڕاکێشم ئێمە گفتوگویەکی تێر و پڕ ئەکەین لەسەر ئەم پرسە گرنگانە ئەویش بەڕێزان دکتۆر سامان چاڵی شارەزای سیاسی و شارەزا لە پرسە نێودەوڵەتەکان زۆر جەرمیانی ئێمە بووە ئەو باش لە قەزیای کورتەیەگە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێمە خوێندنەوەی بۆکەین هەروە بەڕێز عارف ڕۆژدی ڕاوێژکاری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کاکارۆ بەڕێزان لە تەمەنی گەنجێتیەوە تا ئێستا لە تەبگەری بزاوی ڕزگاری خوازی کوردستانە بێگومان تەواجدی هەیە باش لە مەرحەلەکان تێگا میوانێکی بەڕێزی تریشم بڕێز سعد خالد جێگیری سکرتێری حزبی زەحمەتکێشانی کوردستان طبعا حزبی زەحمەتکێشانی کوردستانیش لە زۆر قوناغا جێی دەستی دیار بووە حتا لە ڕاپەڕینی خەڵکی کوردستانی شا تا ئێستا حتا لە داستانی کۆڕێ کە داینەمۆی بێگومان ئەوە بوو کە سەرهەڵدان سەرکەوێ بەرحاڵ سەرنجتان ڕاکێشم بۆ گفتوگویەکی تێروپەر کاکارف بە حکمەوەی جەنابەت ڕاوێژکاری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانی ئەو کاتەش گفتوگۆ ڕاستەوخۆ لە بینی حکوومەتی عێراق و پارتی دیموکراتی کوردستان بوو شۆڕەشی مەزنی ئەیلول کە یەکەم شۆڕەش بوو لە زاخۆ تا خانەقین بێگومان ئیرادەی ئیدارەی کوردستان کە بە هەموو ڕوویەکەوە هەنی 51 ساڵ دەرباسە بێتەیە پەڕێ لەسەر ڕێکەوتنی 11 ئاداری 1970 ئێستای کورد دەستکەوتی لە هەموو کاتێک زیاترە خوێندنەوەی تو بۆمە دیارە ڕێککەوتنی 11 ئازار یەکەم جارە وەکو وەسیقەیەک حکوومەتێکی حکومڕان لە عێراقا دان بە مافە ڕەوەکانی خەڵکی کوردستان ئەدا مافە نەتەوایەتیەکان مافە سیاسیەکان ئیداریەکان ڕووناکبیریەکان و ئەو مافانەی کە لەو ڕێککەوتنەدا هاتووە لە بەندێکە دەڵێ ئەم مافانە لە دەستوری هەمیشەیی عێراقیش جێگیر دەکرێت ئەوە گرنگیەکی مێژووی هەیە ئەگەر بڵێن چۆن ئەو ڕێککەوتنە کرا هەموو ڕێککەوتنێک پاڵنەری هەیە هوکاری هەیە سەبارەت بە کورد دەرەنجامی خەباتێکی دوور و درێژ ڕێککەوتنەکە بەرهەم هاتووە لە سەبارەت بە عێراقیش دیارە حزبی بەعەز بە کودەتایەک هاتە سەر دەسەڵات بەڵام بێ کێشە نەبوو ئەگەر کێشەکان بە کورتیش باس بکەین دەبینین کە دێتە دەسەڵات هەوڵ دەدا بەردەوامی بە شەڕەکە بدات لەگەڵ شۆڕشی کورد بەڵام بە شێوەیەکی ناڕاستە خوب بەهۆی جاشەکانەوە خۆی پەراوێز خست بوو پاڵپشتیان دەکرد بە هەموو شێوەیەک بەڵام ئەوانە لە پێش خۆیان بەشەڕەدا کە زانیان ئەوە بۆیان ناشتە سەر وەک چەند شەڕێکی قورس کرا لەوانە لێدانی بیرەکانی بابە گورگور لە ساڵی 69 ئەمە بۆ عێراق ئیثباتی کرد کە بە چەک ناتوانن زەفەر بە کورد ببن دوو
ئەو کێشە ناوخۆیانەی بەعسیش تەقینەوە یەکەم ئەوانە کودەتایان کرد لەسەر عەبدڕزاق نایف کە وەکو سەرۆک وەزیران بوو لە 30 تەمووز هەروەها کودەتایەکی تر ڕوویدا کودەتای عەبدڵغەنی ڕاوی و دووبارە عەبدڕزاق نایف لەگەڵ بوو ئەمە هەموو دەرهاوێشتەی ئەو بوون کە ئەو حزبەکە هاتووەتە دەسەڵات بێکێشە نییە هەم لە ڕووی ئەسکەریەوە هەم لە ڕووی سیاسیەوە لە ئاستێکی باشدا نەبوو کە بەردەوام بێت لەسەر ئەو سیاست کە ویستی ئەویش بوو پاڵدار بوو ئەوانە کە بێتە پێشەوە و لەگەڵ کورد دەستی سولح و سەلاحەت درێژ کات چەندین وەفد پێش ڕێککەوتنەکەس هاتوچویان هەبوو و یەکەم وەفدەکەش یان یەکەم نامەی بەعز بوو سەرکردایەتی شوڕێژ لە ڕێگای وەفدێکی یەکێتی قوتابیانی کوردستانەوە بوو کە هاتن خزمەت بارزانی نەمر و نامەیەکی حەوت خاڵیان پێ بووە لە لایەن مرتەزە حەدیسیەوە نووسراوە بوو ئەو دامەیە داوای گفتوگو دەکات هەرچەندە ئەگەر دیقەت بدەی خاڵەکانی ئەو نامەیە بەشێک زۆر وەکو خەڵکێکی دەستهەڵەتدار نووسیوەتی یەکێک لە خاڵەکان وازە و خاڵی سیەمە باس لەوە دەکە ئەڵێ دەستهەڵاتی نوێی عێراق ئامادەیە بەیاننامەی 29 حوزەیران جێبەجێ بکە ئەوە شتێکی باش بوو ئیتر ئەوە بوو دوای هاتنی چەند وەفدێکی تری وەکو عەزیز شەریف و دوای سەمیر نەجم و کۆمەڵی تەنانەت گەیشتە ئەوەی کە یەڤگینی پرێمەکۆف نامەی سوڤێتی بوو سەرۆک بارزانی هێنا ئەو سەردەمە کە هانیدا ئەو هاتنە پێشەوەی حکوومەتی بەعەس قبولکەن لەوەدا توانیان بگەنە قەنەعەتێک کە ئەو ڕێککەوتنە مۆرکەن بەێ طبعاً ئەو ڕێککەوتنە لەو کاتە هاوکات بوو لەوەی کە شوڕەشی تەفگیری ڕزگاری خوازی کوردستان هێزێکی زۆر هەبوو مقاومەیەکی زۆر هەبوو تاقەیەکی زۆر هەبوو طبعاً هەر کاتێکی حکوومەتەکان یەک لە دوایەکانی عێراق بێن مفاوزە لەگەڵ سەرکردایەتی کوردستان بکەن ئەوان لە ڕەوشێکی زەعیفدان بەڵام دواتر پاشگەز بوونەوە لێی بەڕای تۆ ئەگەر پاشگەز نەبوانەوە ئێستا ڕەوشی عێراق بەم ئاراسەیە دەڕۆیشت خۆی لە کاتی خۆیان ڕێککەوتنەکە وا بڕیار بوو لە ماوەی 4 ساڵە جێبەجێ بکرێت و لە 15 خاڵ پێک دەهات پێم وایە 15 خاڵە بەڵام هەمیشە من لەو قەناعەتەدام کێشەی ئێمە لەگەڵ حکومڕانانی بەغدا کێشەی عەقلیەتە کێشەی بیرکردنەوەیانە ئەو بیرکردنەوە توندڕەوەکە هەیەە ڕێگرە لەوان بتوانن تا سەر لە سەرکارێکی باش بشتە پێشەوە ئەوەی یازای ئازاریش هەر لە سەرەتای کارەکە دەست بە کاری ناڕەوایان کرد بۆ نمونە لە ساڵی هەفتا هێشتا ساڵێک تێ نەپەڕی بوو تەقەیان لە بارەگای لقی یەکی پارتی دیموکراتی کوردستان لە مووسڵ کرا دوای ئەوانە پەلاماری کووردە ئێزدیەکان درا لە شەنگار بە مەبەستی دەست بەسەرگرتی زەویەکانیان و چەند کەسێک شەهید کران هەروەها لە هەفتا و یەکە پیلانی تیرۆرکردنی خوالی خۆش بوو ئەدریس بارزانی جێبەجێ کرا اینجا گەیشتە ئەوەی کە پەلاماری بارەگای بارزانی بدەن بە مەبەستی تیرۆرکردنی بارزانی نەمر ئەو کارانە و چەندین کاری تر وای کرد کە ئەو ڕێککەوتنە کە چەندین خاڵی باش تێدا بووە ئێستاش دەڵین خاڵی باش بووە وەسیقەیەکی تاریخیە نەگاتە ئامانج بەڵێ طبعاً کاک سعد مەبەستم ئەو پرسیارە لێ بکەم وەکو کاک عارف وتی ڕژێمی ئەو کاتی عێراق ئامادە نەبوو پابەندی ڕێککەوتنەی بێ کە خۆی دەست پێشخەر بوو خۆی گەڵاڵی کردبوو طبعاً لە ئاس خواستی خەڵکی کوردستاندا نەبوو بەڵام بۆ قۆناغەکە ئەوانیش قبول کرد وەکو نیازپاکێ بزان بەرامبەرەکەی چی دەکات خۆ دەزانی دواتر چی ڕوویدا ئێستاش لەگەل بێ ئێستاش لەگەل بێ مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان لە چارچەی دەستوری عێراقە چەسپێنراوە هەرێمی کوردستان قاوارێکی فیدرالیە زۆر مافیتر هەیە زۆر ڕێککەوتن هەیە ئەو ڕێککەوتنە هەمووی پێشێل دەکرێت تەنانەت دەستوریش پێشێل دەکرێت پێتوانیە عەقلیەتی ئیدارەدانی عێراق لە ئێستاژە هەر هەمان فۆرمی پێشوەیە بەڵام لەوانێ ناو نیشانی جیاواز بێ ئێمە دەبێت بگەڕێنەوە بۆ مەسئلەیە کە بە قەناعەتی من یعنی ئەگەر بمانەوێت قسە لەسەر بەیەکەوە ژیانی با بڵێن کورد بکەین لەگەر ئەو وڵاتانی کە کوردی تێدا دەژی بە تایبەتی ئێمە قسەمان لەسەر کوردستانی باشوور و عێراقە ینی
لە هەموو قۆناغەکان بە تایبەتیش لەوەتەی با بڵێن حرەکەی کوردی جوورانەوەی ڕزگاری خوازی کورد بە ناچاری بۆ بەدەستێنانی مافەکانی پەنای بردوۆتە بەرشاخ چەک و خەباتی کردێ لە پێناو وجودی خۆی لە پێناو مانی خۆی لە پێناو بەدیهێنانی ئامانجەنەتەوەییەکانی یعنی لە هەموو قۆناغە زیازیاکان حکوومەتەیەک لە دوای یەکەکانی عێراق کە ئامادەی مزاکەرە بووینە کە ئامادەی مفاوەزات بووینە هەمیشە وەکو تەکتیک هاتوونەتە پێش لە حرەکەی کوردی ینی ئەوە نەبووە لە منتەڵەقی بڕوابوون بە چارەسەری کێشەی کورد وەکو چارەسەری نەتەوەیەک چارەسەری ملەتێکی ژێردەستە بێن بە دوای ڕێگە چاری ڕاست و دروستدا بگەڕێن بۆیە هەموو ئەو مفاوەزاتانەی کە برای بەڕێزم کاک عارف ڕۆژدی ئاماژەی پێدا بە بەیانی 11 ئازاریشەوە یعنی ئەوەندەی کە تەکتیکی بووە بۆ ئەوەی وەزعی خۆیان بگرنەوە ڕەکیزی خۆیان بە قووت بکەن دواتر پاشگەز بووینەوە لە هەموو ئەو بەڵێنانەی بە کوردیان داوە بۆیە تۆ دەبینی لە دوای پرۆسەی ئازادی عێراق کورد ئێمە لێرانە خۆتان نەزانن وەزعێکی دیفاکتۆمان هەبوو ئەمری واقع بوو ئیدارەیەکی سربەخۆمان هەبوو یعنی ئێمە بە ئیرادەی خۆمان ئامادە بوون ببینە بەشێک لە عێراقی نوێ بەڵام عێراقێک دیارە لەسەر ئەساسی ئەو مەبدەئی کە هەموو لایەک بەیەکەوە و لە دەستور بڕیارمان لێدا مەسەلەی مشارەکە و تەوافق و تەوازن تو دەبینی ینی هەموو ئەو لایەنانە سەرەتا ڕازی بووینە و هاتوون ئەو ڕێککەوتنیان ئەو عەقدە با بڵێن بە تایبەتیش ئەوەی کە بووە دەستور و زۆربەی خەڵکی عێراقیش دەنجی بۆدا تو دەبینی وردە وردە یعنی تەراجوعاتی گەورەیان کرد لەسەر مەسەلەی دەستور هەر لە جێبەجێنەکردنی مادەی 140 کێشەی پێشمەرگە کێشەی نەوت و غاز ئیستحقاقاتی هەرێم بۆیە بەداخەوە ینی مەسەلەکە ئەوەیە بەڕاستی تا ئێستا بە قەنەعەتی ئێمە ینی کەلتورێکی دیموکراسی دوور و درێژ لە عێراق ساتەکی تو باشتر ئازادی طبعا کێشەی کورد لە ناوچەکەیە وەکو زۆر جارە نووسری وڵاتە سەردەستەکاندا لە نۆکۆ قومبەلێکی تاوقیت کرایە لە هەر وڵاتی کە کوردستان دابشکراوە بەسەریا ڕەوشێک بێتە پێشەوەی سەر کورسەر هەڵدەدا ئەبێت بە خاوەن دیفاکتۆ چون ئێستا لێرە وایە لە ڕۆژاوی کوردستان وایە ینی لە عێراقیش هەر قۆناغێک هاتە بێتە پێشەوە یەکسەر کورد بۆتە خاوەن دەستکەوت بوونمونە لە ڕاپەرینی 1990 لە دوای 2003 لە ئێستاش بێ ئێستا قەزیە کورد قەزیەکی نێودەوڵەتیە فۆرمێکی جیهانی وەرگرتووە لەو حەدە چووتە دەرەوە نزیکەی 40 کونسڵخانەی وڵاتان لێرەیە بەو وڵاتانەوەی کە ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیشن یعنی بوو سەرانی بەغدا لەوە تێناگەن کە ئەمە قەزیەیەکە بەردەوام گەورە بێ ئەوان چند هەوڵە دەم بچووک دەبێتەوە لە خۆی گەورەتر دەبێت باشە بوو تێناگەن بەڕای تو ئەمە بە قەنەعەتی من ینی بەداخەوە عێراق و نظامی عێراقی بەشێکە لەو منزومەی کە پێ دەگوترێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ینی ئەو کەلتورە دیموکراسیە دوور و درێژە نییە لە مەسەلەی تەعایش بەیەکەوە ژیان سەلماندنی مافی بەرامبەر بۆیە تو دەبینی حتا وەکو باسم کرد لەو قۆناغە تاریخیانەی کە کورد توانیویەتی لەگەر مرکزیش ڕێک بکەوی بە سیغی جیازیە و حتا ئاخر زاریانی ئەوەی کە بە ئیرادەی هەرسێ پێکاتەکە سونە شیعە کورد و بە تایبەتیش بەشە شیعەکە وەکو ئێمە مەزلوم بوون هەڕەشیان لێکرا بوو کە بوونە بەرحەملەی گرتن کوشتن ئیبادە بەڵام کەچی دەبینی تۆزی خۆیان گرتەوە وردە وردە پاشگەز بوون و بۆیە ئاسان نییە بەڕاستی لە ناوچەیەکی ئاوا دواکەوتوو تو ئینتیزار بکەیت کە بێن ینی ئەتراف بە مافێکی بەرامبەرەکە بکە کە مافەشی دیموکراسیە ینی بۆیە هەمیشە کە خۆیان دەبینن کە هێز دەبینن کە قووەتی خۆیان دەبینن تو دەبینی تەراجوعەکەن و پەشیمانە بنەوە و ئەو تەراجوعاتانێک کە کرا لەسەر دەستوریش ینی حتا ئەوەی جەنابەت باسکرد نەک بەیانی ئازار بە قەنەعەتی من ئەوەی کە ئێستا ئێمە شەمانە کە ئەوان بە زیادی دەزانن بۆ ئێمە من پێم وایە ئەوە لایانی کەمی مافەکانی خەڵکی کوردستانە لایانی کەمی ئارەزوەکانی خەڵکی کوردستان تێرەکە بەڵام ڕازینین بەوەش هەر ڕۆژە بە بیانوەک وەکو گوتنی پاشگەزە بنەوە لە دەستورەکە و من پێم وایە بەڕاستی تا ئەو منزومە فکریە لە بەغدا لە مەرکەز حزوری هەبی ئاسان نییە ئێمە
کەواتە کاک ساتی ئێمە باسی ئەوەشەکەن ئایا ئەو منزومە فکریە و تێگەشتنە هەر بەردەوام دەبێت ئەوە 100 ساڵە هەر بەردەوامە شیعەکان ڕۆیشتن سونەکان ڕۆیشتن شیعەکان زانم مەلیک ڕۆیشت سەر و کۆمار هات سیستەمێکی فیدرالی هاتەکایەوە ئەویش هەروایە بەرحاڵ کاک دکتۆر سامانچاری طبعاً لە چارچۆی ڕێککەوتنامەی یازدەی ئادارەکە ئێمە باس بکەین ئەو کاتە شەڕی ساردی بینی یەکێتی سوڤێتی جاران و ئەمریکاشە بووە بێگومان بەرژەوەندی ئیقلیمی تریشە بووە پێتوانیە فاکتەری دەرەکیش هەبووە کە ئەم ڕێککەوتنامە سەر نەگرێ طبعا فاكتوري دركي دائما القضية كردة تواجدي هي خاصة أجر كنا لعاني كحزبي بعث هات سر حكم شسطنوه دواي ماويك جومي كده سر قيادي كرد وكو كاجديش بحثي كني تواني تشتا بيشوا هندي هو بو لو وقته ولا شسطو ك قرينا دوا ولا شسطو إيران شاي خصوصا سر حركي كردي دسي خصوصا قضية كردوا بو أوي عراق استقراري تيانا بيه وبوني بعز لو وقتشا بو ما ترسيك بو إيرانيش يعني جقل لو كإيرانيش ما ترسيك هي كبو بحفتا يا كم جارة كرد سيري مصلحتي خوي كابيش مصلحتي كسيكا لو برو تركيا رازين ابو بي چوكا اما ما في كردي تاعي واترسل لكردكاني خوي ايران ترسا لسر كردكاني خوشي وبهيس كردني عراقيش وامريكا رازين ابو لهم اتفاقا وهروها اسرائيليش تماشا او دولتانا كي ديجي اتفاقي آزار بوم بلام لقل أو شاقيادة من جرأتي تابو بو مصلحتي كردكي تواني بيتا بيشوا وأم اتفاقية إمزابكا بلام لدواي اتفاقية كواقر سيري معادلة كان شوانا قورا وبتايبتي دواي أويكا تأميمي نود كرا العراق تأميمي نود خوالي خجو ملا مصطفى ديجيبو وركوتنا كش كري كبو دولتي إقليمي بتايبتي أمريكا نكسن هات سر خدوتي إما بشجيري حلفاء ما نكين لم ناوشكا يعني إيران وأيزاني أمنوتك بكيت بمنوع بكيت الدز عراق وتشكي بيكرا وبهستري بها وواقع كش وادر شو وأحزابي كش كتشون بال وكو حزبي شيوعي شو بال عراق ولا بر موسكو زختي موسكو أنا وأو كارانيك حكومة العراق كدي برامبر قضية كرد برامبر قيادي كرد ويليكر ك قيادي كرد سير ك جويكي تازة دروز بوا بجريكي بهستري دروز بوا لو ناوچكا كبتوانيا برامبري حكومة العراق بيتوا بلا ما تكون آخر محاولة كرديان هتاكون داواش عن كر كتأجيل كربو ماويك بوي بيابتشينو بلا حكومة العراق إصراري كرد چوكا بهز بو چكي هبو بقوت بو باري هبو لقر روسيا تحالفكي بقوتي امزاكر لبر هو يعني امكانياتي باشي هبو بو تواني بانامي ازاري خوي كزور او خالاني كلها والله اتفاقيان كربو بانزا خاله بخاتا اولاوا من حزكم اشارات باشتيبم اگر سيري دستوري 58 كين هو الجار الله كردو عرب شريكا سيد أم خالقة لبا نامي آزارة على قوميتين رئيسيتين شراكتنا مابوبة قوميتين رئيسيتين كبين سر دستوري 2005 هيني عراقي تازة بابلين بحثي كرد ناكا وكو كرد على عراقيين حمو سيركا بشيويج عراقيين لما مسألين تويتكان وكر بس مسألة زمان أجر سيدي دستورك بكي هر بحثي زمانك كا اما جواي اللي كردوك جورتني خالمان لدزا لناو برلماني عراق ولكن طبعا دكتور حتى لناو تعديل كردني دستوري شا لبيانامي يازي اداري حفطه بس تودك كبيوست تعديل دستور بكري هيك لو خلاني تعديل بكري كرد وعرب دون توان وكويك ما في كان هي بس مساله خينوج بك برايتو دواتر كعراق تراجعي كرت لمساله ريكوتنا ما يازي ادار ريكوتني الجزائر هاتا كايا ولا 1975 جوا دواي 1979 كصدام حسين هو بسر كوماري العراق تربى انقلابي بهرشتي تربى تراجعي لاتفاق كي كان يوي الشط العرب بدا بايران صار ايران العراق دروز بو يك دنيا مشاكل تر دروز بو نزيك 1 مليون كاس تاع كجران بيتوها مدى سكبو بحكومه العراق نخر من حزا كم كعاني اوي شكستي شورشي ايلول لحفتاو بينجا باروم بيبو خلق شكستي
سیاسی بوو نەوەکو عسکەری پێشمەرگە لە ئەوجی هێز و توانای خۆیە بوو مناورەیەکی سیاسی کرا شاه لەبەر مەسلحەتی خۆی ئەمە لێرە دائما ئەڵێم مەساڵحە شتەکە هەمووی مەساڵحە دەستکەوتەکانی خۆی دەستکەوت کوردی دەستی لە کورد بەرەڵا کرد بەو شێوەیە هەتاکون ئەمریکا ئەوان کشانەوە لەبەر مەسلحەتی ئێران لە 79 ئەمە ڕەتفعل بوو کە شای ئێران اتفاقی 1937 دران کە اتفاقی سنوورەکان بوو ئلغای کرد ئەمانش کە هات خۆمەینی هاتە سەر حکم بە زەعیفی زانین فرسەتی هێنا کە اتفاقیەکە بدڕێ من حەزەکەم ئاماژە بەیەکشت کەم لەسەر کەرکووک ئەگەر دقەیەکم بیتە لەسەر کەرکووک ئەزانم بەڵام ئەمێ ئیشارە بکەم بە شتێک لە دوای شۆڕش لە 27 ئازار ئێمە ئەخیر مەجموعە بووین لە خەستەخانە 12 کەس بوو کە ماینەوە کە لەساس شەڕی پارتیزاناکرێ کشاینەوە بۆ نەغەدا لەوێ خوا لە خێش بوو ماڵی بەرزانی هات بەرزانیش خەوێتێکی گەورەیان بۆ کرد بوو ئێمە چوینە خزمەتی ئەو وەختە لە مجمەلی قسەکانە یە قسەی کرد حەزەکەم بۆ مێژوو ئەمە بۆی خەڵکی کوردستان بزانێ ئەهمیەتی کەرکووک چییە وتی لە مجمەلی نهایی قسەکانە قسەی زۆر کران تقریبا نیو سەعاتێ لای دانیشتین وتی کوردستان بێ کەرکووک وەکو ماسی بێ ئاو وایە یعنی وەکو ماسی بیاوتی نە من نە هیچ سەرکردەیەکی کە دوای من ئەتوانێت تەنازول کات لە یەک بست لە خاکی کوردستان بە تایبەتی کەرکووک بەڵێ طبعا دکتۆر واسا دیار بکرد و پێشمەرگەی شۆڕەشە ئەیلولیش بووی بەڵێ طبعا کاکعرف سەرڕێ ئەوە کە کورد لە عێراق لە زۆر قۆناغی سەختا تێپەڕیوە لامان کاتدا زۆر ڕێکەوتن و زۆر نزیک بوونەوە لە بینی حکوومەتە یەکێک لە دویەکانی عێراق لەگەڵ کورتە بۆ بەڵام تا ئێستاش کورد تەنازول لە مافەکانی نەکردووە ینی حکمەتی ئەمەچیە بەردەوام کێشەی کورد بەرەو پێشەوە دەڕوا بەردەوام پرسی کورد زەختر دەبێتەوە وەکو ئێستا لە سەراستی نێودەوڵەتی هیچ کاتێک کە ئێستا پرسی کورد نەبووتە پرسێکی جیهانی ئەوانەیە هەر وڵاتێک هەر کەساتێکی ئەم دنیا بزانێت کێشەی کورد چیە بەڵام جاران نەبوو سەرڕای ئەو هەموو زەختەش کوردستان و گەلی کوردستان واقعەیەکە کەس ناتوانێت فەرامۆشیکە وجودێکە تاریخی هەیە جوغرافیای هەیە زمانی هەیە کەلتوری هەیە دوو دەبێت بزانین تەنانەت ئەم دەوڵەتەی کە ئێستا ناوی عێراقا چۆن دروست بووە کورد بە خواستی دڵی خۆی نەبووە بەشێک لەو وڵاتە بەڵکوم پێوەلکەی ڕاوە یعنی غەدرێکی مێژووی لەسەر ئەم گەلە هەیە کە بە زەبر خراوەتە سەر وڵاتێک کە لە هەموو شتێکە جیایە تەنانەت ئەگەر بوو تەکیل لەسەر ئەو قسەیەش کاتی خۆی کە دەوڵەتی عێراقیان دروست کرد مەلیک فەیسەڵ لەگەڵ بەریتانیەکان چەرچڵ قسەی کرد وتی سنوورەکانم لەکوێیە تا سنووری تورکیاچێ وتی خۆی ئێمە ئیمپراتۆری بوو دروست ناکەین ئێمە دەوڵەتێکتان دروست ئەگەن سنوورەکەی لە حەبرین تەواو دەبێت ئەمە هەموو حقائقە واتە ملەتێک و وڵاتێک بە هەموو پێکهاتە سیاسی و مادیەکانی خۆیەوە هەیە کێشەکە ڕەوایە و دوو ئەم ملەتە هەمیشە لەگەڵ ئازادیە لەگەڵ مافەکانە لەگەڵ پێکەوە ژیانە بە هیچ شێوەیە کورد ڕۆژێ لە ڕوژان زێدەڕۆیی نەیکردووە لەسەر مافی هیچ وڵاتێکی ترە بەڵکو هەمیشە هاوکار بووە با دوو نمونەتان بدەمێن کاتی خۆی کە حربی ئەیام ستە دروست بوو عەرەب لەگەڵ ئیسرائیل شەڕ بکەن عێراقیەکان ویسیان بەشدار بن ئەو وەختە شۆڕش هەبوو شەڕ هەبوو ئەوە بوو داوایان لە بارزانیان کرد وتی ئەگەر وا بکەی لەم ماوەیە شەڕ نەکەی بۆ ئەوەی ئێمە بچین بەشدار بین وتی زۆر باشە ئێمە ئەو گفتەتان دەدەینێ بەڵام نەسیحەتێکشتان دەکەم وا باشە شەڕەکە نەکەن چکو ئەدۆڕێن وفعلا دۆڕان بزانە لە سووریا و لە مەسر و ئەوانە هەموو بە 25,000 کوژراویان هەیە بەرامبەر بە 800 کوژراوی ئیسرائیلی جوولانیان لە دەستدا سینایان لە دەستدا ئەمە یەک دوو کاتی خۆشی کە شەڕی هەفتەوسێ دروست بوو هەمان هەڵوێست ئەبوو بارزانی وتی ئێمە شەڕ کێشە دروست ناکەین ئەگەر بتانەوێ بچن بەشدار بن لە شەڕی ئیسرائیل دووبارە بڕۆن واتە ئێمە هەمیشە ئەهلی سولح و سەلاحەت بووین ئەهلی پێکەوە ژیان بووین بۆیە ئێمە خاوەن کێشەی کە ڕەواین
و ئیسراریشمان کردووە و خێنیشمان بووداوە و ئەمفال کراوین کیمیاباران کراوین بەڵام چونکە کێشەکە ڕەوایە واتە ئێمە دەمێنین. بەڵام طبعا کاکارف ئەو هەموو قۆناغا دراماتیکیە مەترسیدارانێک کە بەسەر قەزیە کورد لە عێراق تێپەڕیوە مەسەلەی جینوسایدکردن تەختکردنی کوردستان زیاتر 4,000 لە دێ کوردستان تەخت کراوە بنیە تحتی کوردستان وێران کراوە حتا لە ڕووی بنیە تحتی معرفیەوە دروستکردنی تاکی کورد مەسەلەی پەروەردەی و ڕۆشنبیری ئەوەش ینی بێگومان خۆتەزانی چیان بەسەرهێناوە بەڵام تا ئێستا نەیانتوانیوە ئەم قەزیە حەسم بکەن بوو بەرژەوەندی خۆیان ینی تا ئێستاش پێتوانیە ئەو عقلیەتەی کە لە دەستپێکی دروستبوونی عێراقەوە هەیە لە عێراق تا ئێستاش هەر فۆتۆکۆپی تا ئەم مەرحەلەش تەواجدی هەیە ئەگەر ئەم عقلیەتە نەبوایە ئێستا کێشێکی چارەسەر ببوو. ئێوە سیاسینە ئێوە خەلکێکن لە ناو شۆڕەشە گەورە بوونەوە بەرپرسەراتی نابووە لە زۆر قۆناغی جیاوازە هەنی ئێوە ئەمانە دەبینن پێتان وانە ئەمە بچی وا بیر دەکەنەوە ئەوە نابینن تاریخ ناخوێنن سەدامیان نەبینی چی بەسەر هات تووشی دوگمایەکی فکری هاتوون فکرێکی داخراویان هەیە ئیمکان نییە ئستیعابی ئەوەی تر بکەن توانای ژیانیان نییە لەگەڵ بەرامبەرەکەی خۆیان هەمیشە خۆیان حساب دەکەم وەکو گەلێکی سەردەست ئەبێ ئەوانەی تر ژێردەستە بمێنن و ئەوانە بە ئەمر و ئەوامری ئەوانە بژین ئێمە پێچەوانەی ئەوانین هەمیشە هاوکاریمان پێویست بووە هەمیشە ئاشتەوەییمان خواستووە و چەندین نمونەی تر هەیە کە لەم کوردستانە هەمیشە ئێمە هاوکاری عێراق بووین لەسەر زمانی شێخ مەحموودی حەفید خۆ شێخ مەحموودی حەفید و بە پێشبەرگەکانیەوە شوشعێ بەشەڕی کرد ئەوە هاوکاری ئەوە نەبوو وانە دوو لە 14 تەمووزە بەشدار بووین وەکو پارتی و وەکو خەڵکی کوردستان و کە جەنابی مەلە مستەفاش گەڕایەوە کە ئەو گفتەی بە عەبدولکەریم قاسمدا هیچ سەرکردەیەکی تری عێراق ئەو گفتەی پێ نەدابوو کە ئێمە دیفاع لە عێراقی جمهوری نوێ دەکەین بەڵام لەسەر بنەمای ئەوەی کە ئێمە هەین کە مافێکمان هەیە ئەبێ قبوڵیکەن بۆیە ئەو فەرقە لەنەوە بینی ئێمە و ئەوانە هەیە خاوەن فکرێکی داخراو کە توانای گەشەکردنیان نییە ئێمە خاوەن فکرێکی کراوە و ئەتوانی خەڵکی تر قبوڵکەین بڵێ طبعا کاک سعات هەر ڕێککەوتنی کورد لەگەڵ حکوومەتی عێراق بووە ئەم ڕێککەوتنە دەرئەنجامی نەبووە بە قوربانی دانێکی زۆری خەڵکی کوردستان تەوا بوو بە بەڵام لە فرسەیەکی تر خەڵکی کوردستان دەستکەوتێکی گەورەتر هەبووە بۆ نمونە لە ڕاپەرینە جڤاکی نێودەوڵەتی هاتە گۆ بڕیاری 688 لە مەجلیسیە من دەرکرا ئەم هەرێمی کوردستان دروست بووە و کاتە بەدەست پێشخەری فەڕەنسا بوو بریتانیا ئەمریکا شادنە سەرخەت دواتر 2003 هات دەستور هات هەنی کورد خاوەندی فاکتوری بوون ئێستاش دەستکەوتەکانی کورد لەوانە لە هەموو کاتێک دراوشاوەتر بن کەواتە لایەنی بەرامبەر بۆ ئەمە ناخوێنیتەوە بۆ بەجددی ناهێت لە چارکەوی ئەو هەموو ڕێککەوتنانە کێشەکان چارەسەر بکە بوو نمونە ئێستا دەستورەیە پێگە چارەی سەرەکیە بۆ ئەم کێشەکان زین چۆنە کاکەمە قسە لەسەر کێشەک دەکەن کە پێ دەگوترێت کێشەی کورد ینی خۆزگە من لە بیدایەتی ژوا دەستم پێ بکرد بە ئەوەی کاک عارف ئاماژەی پێدا خۆی عێراق بنیادی عێراق بە تایبەتی قسەمان لەسەر ئەو بەشەیە بنیادەکەی لەسەر ئەساسی هەڵە بنیادنراوە یعنی کورد پێچەوانەی ئیرادەی خۆی پێچەوانەی ویستی خۆی پێچەوانەی حەزی خۆی بە زۆری زۆردارەی خرایتە چوارچێوەیە کە پێ دەگوترێ عێراق لە نەتیجەی اتفاقی سایکس بیکۆ کە زوڵمێکی زۆر گەورە بوو لە کورد لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان لەو ڕۆژێک کە اتفاقی سایکس بیکۆ کراوە قەزیەی کورد تووشی تعقیداتی یەکجار گەورە بووە من پێم وایە ئێستاش بە تەقدیراتی خۆم ئەمە ئەگەر دوژمنەکەمان هەموو حکوومەتەیەک لە دوای یەکەکان بە ئاخر نظام کە نظامی بەعز بوو نظامێکی هەمەجی دیکتاتۆر شۆڤێنی و بە فعلی حملەی ئیبادەی لەسەر خەڵکی کوردستان دەست پێ کرد لە کیمیا باران و ئەنفال و ئەوانە ئێمە دژمنەکەمان دەبقەت نظامی بەعسیش بە قووەت بە ئەگەر قەزیەی کورد لە نەتیجەی دابەشبوون بەسەر چوار دەوڵەت دابەش نەبوو بە تعقیداتی ئەوەندە زۆر نەدەبووە ئیمکان هەبوو ئێمە دەیان ساڵ پێش ئێستا بگەیشت باینە مافە نەتەوەیەکانی خۆمان بە دروستبوونی دەوڵەتیشەوە تو ببینە هەموو ئەو نەتەوانەی کە لە دوای حربی عالەمی یەکەم لە دوای حربی عالەمی دووەم بە تایبەتی لەو هەژانە سیاسیانەی کە لەسەر ئاستی دنیا بوون لە دوای هەڵۆشانەوە یەکێتی سۆڤێت زۆر بە ئاسانی ئەو میلەتانە توانی ویانە هەر یەک بە ڕێگەیەک بە میکانیزمەک وە زۆر بەشیان دەتوانم بڵێم بە ڕێگەی ئاشتی توانی ویانە مافی تاریخ خۆنووسین بەدەست بین ئێمە
هەمیشە گوتومانە ینی زۆر جار بەداخەوە بەرامبەرەکەمان لە ئێمە نەگەیشتووە ئەجینا کورد 60-70 ساڵیشە قسە لەسەر ئینفیسال ناکە ئەوەی کە زاران کوردیان پێ ئیتیامە کرد قسە لەسەر بەیەکەوە ژیان دەکا قسە لەسەر حکمی ذاتی دەکا خۆ دروشمی ئێمە بەو شۆڕشەشەوە دیموکراسی بۆ عێراق و حکمی ذاتی بوو بۆ کوردستان بەڵێ جاگەر ئیجازە بفەرمووی مەسەلەی کورد تو ببینە بە ئێستاشتەوە باوەڕ بکەن ئێستا ئێمە قسە لەسەر قەزیە کورد دەکەین لە کوردستانی عێراق چەند شەئنێکی عێراقیە ئەوەندە پەیوەندی بە تورکیاش هەیە ئەوەندە ئێرانیش قسەی هەیە ئەوەندە سووریاش قسەی هەیە ئەوەندە عومقە عەرەبیەکەی هینیش قسەی هەیە لەسەر پرسێکی عەفوم دەکەیت عەفوم دەکەیت تو مەسەلەن ئەمە لەو ساڵانی ئەخیر بە تایبەتی لە سەردەمی ماریچی یعنی ئەو هەموو پاشگەزبوونەوەی کە لەسەر دەستور کرا تەهمیشی سونە تەهمیشی کورد حتا گەیشتەوەی کە بڕینی قوت و موچە و ژیانی خەڵکی کوردستان کە من پێم وایە ئەگەر دەوڵەتی مالیکی بەقەت بەعس تەئیدی دەولی و خاوەنی هینێکی عەسکەری گەورە بە باوەڕ بکە ینی ئامادە بوو بە دەبابە و بە کیمیایی بێتەوە سەر کوردستان باشە ئێمە وەک خەڵکی کوردستان لە ڕێگەکی زۆر ئاشتیانە ینی بە دنیا مانگوتکە کە ئێمە بۆ یەک جاریش بی ملەتێکین دەمانەوێ بە ڕێگەی ئاشتی لە ڕێگەی سندوقی دەنگدان ئەو ملەتە بڕیار لە چارەنووسی خۆی بدە باشە ئێمە پێشمان گوتن شەرنی ئەو هەنگاوە ڕۆژی دواتر جیابوونەوەی تێدابی وە دەتوانین ببینە دوو جیرانی باش لەگەڵ عێراقی بابرێن بەشە عەرەبیەکەی کەچی ئێمە ئەو هەنگاوەمان هاویشت ئەوەندەی تورکیا دەژبوو عێراق دژ نەبوو ئەوەندەی ئێران دەژبوو عێراق دژ نەبوو بۆیە بەڵێ کاک سات تۆ زیاتر دەزانیەوە وەکو سیاسی کە قەزیەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەسەر چەند وڵات دەبەش بووە وڵاتانە چه حساسیەتێکیان بەرەبەر بەم قەزیە هەیە حقیقەتێکە تو باسیبانێکیت کرد 2011 بوو بزانم عەبدولئەمیر زەیدی هەبوو سەرێکی ڕژیمی منطقەی خانەقین دیالە بۆ منطقەیە دوڵی بەهێز کرد فرقەی هێزەکانی دیزلە بوو ویستی پەلاماری کوردستان بەڵێ بەڵام ئێمە باسی ئەوەش بکەین ینی من مەبەسمە زیاتر خەڵکی کوردستان بەرچاوڕۆنی هەبێت کە فعلا لە عێراق کورچون هەوڵی داوە لەگەلیان بژیتەوە ئێمەی قبول نەکەن کەواتە تا ئەم سەردەمەشەوە ئاڵین نەفسی عەقلیەتی جاران لە عێراقەیە کورچون تعامل کار باوەڕ بکە ئێستاش من پێم وایە بەڵێ ینی ئەوەی کە ئێستا ئێمە قیادەی سیاسی کوردی ئەو هێزانەی کە با بڵێن ئیمڕۆ ئەرچی یان سەرکێشی قەزیەکە دەکەن مەسئولیەتیان هەیە لە ئیدارەدانی چارەنووسی قەزیەکە ئێمە ناچارین بە تایبەتی دوای ئەو هەنگاوی ڕێفراندۆم کە دنیا پێی گوتین و دەوروبەر پێی گوتین کە بزارێ بەرژەوەندیان لەوە نییە لەو ناوچەیە نەخشەی سیاسی بگۆڕدرێ ئێوە بەشێکن لە عێراق بگەڕێنەوە بۆ عێراق بڕۆن لەگەر عێراق ڕێ بکەون خۆ ئەگەر جارانیش هەندێک جار دەگوترا حکوومەتی هەرێمی کوردستان جددی نیە لە مفاوەزاتەکان ئامادە نیە بستە پێش ئامادە نیە نەوت ڕادەست بکە خۆ لە یەک ساڵی ڕابردوو بە تایبەتیش لەو چەند مانگەی ئەخیر حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە جددی ئامادەیە بە پێی دەستور بە پێی بنەمای دەستوری هەموو کێشەکانی خۆی چارەسەر بکە لەگەڵ عێراق و ئامادەیە ینی نەک ئامادەیە خەیاری ئەوەل و ئەخیر مفەزەل لای حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە بەڵام تۆ سیر بکە لە چەند مانجی ڕابردوو نەفەسێکەیە نەفەسەکە بۆ جارێکی تر کەمکردنەوەی مافەکانە بۆ سڕینەوەی قوارەی سیاسیە بۆ کاک تابەن بە یارمەتیت لەسەرەوە ئەمەوێت لە دکتۆر پرسیار بکەم تابەن دکتۆر خۆتەزانی لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ڕێککەوتن هەیە بێژگەلەوە دەستورێک هەیە لە چارچەوەی دەستور مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان چەسپێنراون کە جێبەجێ ناکرێت ئەسلەن لامان کەدا ڕێککەوتنیش هەیە ڕێککەوتن لەگەڵ حکوومەت هەیە ڕێککەوتن لەگەڵ لایەنەکان هەیە بەسام ئەو ڕێککەوتن ناجێبەجێ ناکرێت بۆ نمونە ڕێککەوتنی شنگال تا ئێستام ڕێککەوتنە مردووە جێبەجێ نەکراوە ڕەوشەکە لەوێ تەسعیدترە بێ ملیشیا لەوێ زیاتر دەبێ یعنی تۆ ئەمە بچی ئەگەڕینتەوە چۆن تەعامل لەگەڵ ئەم عەقلیەتە بکرێت یعنی لەسەر ئاستی نێودەوڵەتی چۆن حتا نەتۆی گرتوەکانیش خۆی بەشدارە چاودێری ڕێککەوتنەکانێکە جێبەجێ ناکات ئەویشەک و پێویست ڕێی نییە حەزەکەم پێشەوەی وەڵامە بەمەوە مەلیک فەیساڵ لە 1930 هینێکی زۆر مەشهوری هەیە وتەیەکی زۆر مەشهوری هەیە حەزەکەم بۆتان بخێنەوە کە ناوڕۆکی ئەم ڕۆژەشە لە سویەکە ئەو قسەی کردووە ئیمڕۆ عینەن شتە بۆی بزانی لە دوای چەند ساڵ ئەمەی هەیە بە عەرەبیە بەڵام داوای لێبوردنەکەم چووکە ئەبێ بیخێنمەوە بۆتان بە عەرەبی بۆی قیمەتەکەی نەبێت لە هینا ئەڵێ چی؟ إن بلاد العراق
إن البلاد العراقية نال بلد العراق، البلاد العراقية هي جملة من البلدان الذي ينقصها أهم عنصر من عناصر الحياة الاجتماعية، ذلك هو الوحدة الفكرية والقومية والدينية. فهي والحالة هذه مبعثرة القوى منقسمة على بعضها، وبالاختصار أقول وقلبي يملأه الأسى إنه في اعتقادي لا يوجد في العراق شعب عراقي بعد، بل توجد كتلات بشرية خالية من أي فكرة وطنية. هذا هو الشعب الذي أخذت مهمته تكوينه على عاتقي. كأزانية كعراق شون بيكون راوة كهيج تكان لبينانية نقومي نوطني أين يكش دركو كوانية لبر أو تماشاكي استاج أو بنيك لو وقتها بوا شكا كرديان كان بعراقوا لبر أوي موازنيك ببين لبيني السنة وشيعة للاكوا دوهمش كانوا تكدركو لكركوك أو أبو مثلا كزياترك دولة حلفاء كبريطانيا وايكر بينه وسن مثلا كيتوا أما حموي أقريته بويتو كان العراق إمره حكومتك لاواز هي كسبق سيناكرا إمره لشنقال جيش عراقي نيتواني جيتا شنقال حاجي شعبي وساني بو شكاش جيش قوتي نية حاجي شعبي ولائيا بو ولائي كان هي حكومتك حكومتي محاصصية حكومتك ضعيفة چن هول بي لقليها أما كواتا بيتوانية دكتور أو فرما إدارة كردني السيراق لواني لجارانش متسيداتر بهيك لجاران مركزيتك مطلقة بوان استا حكومتك لنا حكومتك هيا وكو فورمي حكومتي لبنان بونمونا وكو يمن وكو زور ولاتي نتر لنا حكومتها كمال جروبي تشكداري زور مترسيدار هيا كذا صلاتشان هيا أما بخوي لها مو فرما كان يتر مترسيدار تريشنيا بالله مترسيدار ومانا عقائدين نوكو هر يعني براستي زور بيريكين نوكو هرنتوي آيني دنيان هي ومسألة بتشاوي تشكو سيري مسألة كردي جكن تشكا والله مذهبك جاء بتايبتي مسألة شيعة وخز علي أوان الله أو تحالفك همان بو أبي بابتشينوا استا احتياجناك بو تحالف تشكا إما بهزين بقوتين لبر أوا هيش حسابي بو كردناكين لهموي جرينتر إمرو حزب كردستاني كاني لدركي حزب عراقي كان بعام تيجشني كان لا بيرو برنامج كان يعني لا هستي حزب كان برامبر شون مسألة كرد حل كان قلنا اتفاقك جقل لو الدستور قشتوه بلا ما أن لا دستورش بشيمان وباشترين نمونة بوأويك أمان بشيمان لوا تشير رؤية لبرلماني عراقة أو بوك لإيما لدستورها نمان تواني ما في خمان لبرلمانها بتشسبينين من وقتي خوي دوام كل هندي برادران كعاني نكرسا من امريكا ابوم بيمود رجاءكم ما في فيتو بو كردابنين لنا برلمانا كي بيت سر ما في خلشي كردستان حقي فيتو تاندانا وتان رفزيان كر رفزيان كر بنوسن شراكات رفز كرا بنوسن قوميه لبرو حمي بعراقي سيركريا وايمج لنا انبو دقات وينوا راست دستوري كي شاكا مينيمم ما فكاني خلشي كردستاني تايا بلام او ما اوش زور طموحي خلجي كردستاني تانية بل دكتور طبعا لسر او مسألة تعامل كذا لقى العراق كورتون بتواني بهذا وتعامل كا طبعا كايك عارف او بسيارة لوايكم خناغة جواز كان كرد بهز وكرد يجرتوبو لحفطة يك شورشي تشكداري نتوي كردستاني هبو يك سر كرده هبو يك قيادة هبو تعاملي كركبنا هتاروا لا زارو نصدو نوطي بري كردستاني هبو همو إذا كان لشارشي بري كردستاني شريان كهتاروا لدوای 2003 کرد به گرتو چو بغداد دستور ایدانما فکانی کرد یا چسب درون لبیر تا دکتور لبیر هر سکتانه تا 2010 وی توی دانانی سروک وزیران عراق بدستی کرد و بو کواتا کاک عرف پیتوانی خطای کردی شاگر کرد استاج گوتاری کی زور به حساب که زور جار خوش یان سرنجال سروایه کرد اتوانت جاری کی دیکال عراق به حساب بی اما اكو اماجن بيدا روبروي داخراني كي فكري سياسي او دسهلا داراني كحكومه دكن شل العراق بيت شل وطني تردابيت هو كشيء تاريخيه وطبخوما بالنسبه حتى او سلطه عربيه كاستا حكمراني عراقا اكا اما بناب بين بقولي كي ابن خلدون او جلاني كلا جرمسير دجين جلاني كي توازلي ببرهم من بلا من التعاملات وتدو تيجن بله اما فلسفه تاريخ وادلي على منيا دو
من خۆم گەیشتم بە ئەو قەنەعەتەکە زۆ من گلەی لە خەڵکی تر ناکەم نە لە تورک و نە لە عەجەم و نە لە عەرەب ئەوان دیار گلەیی لە خۆمان دەکەین و ئەوە وەکو لەعنەتێک تاریخی لەسەر ملەتی ئێمە خۆمان دروستمان کردووە فەرموو لە ئەحمەدی خانەوە تا ئەمڕۆ بێ هەموو ئەو قسەیە دەکەن لە هەر شاعرێک و هەر زانایەکی کوردی کە وڵات پارێز بێتن ئەو قسەیە دەکەن کە هەڵەی ئەساسی لە ناوماڵی کووردە ئێمە یەکتر ناخوێنین چۆن خەڵک ناماخوێنێ ئێمەش یەکتر ناخوێنین من خۆم هەندێک جا قەناعەتی تایبەتیم هەیە ئەڵێم ئەسڵەن تەعەدودی حزبی بۆ کورد زۆر بوو زوو ئەوە ڕێی منە ینی لەگەڵ ڕێزم بۆ هەموو لایەنە سیاسیەکان دوو هەر کاتێک کورد یەک دەست بووە سەرکەوتوو بووە ئێوە باستان کرد کە کاتێک شوڕشی ئەیلول هەبووە یەک سەرکردەی کاریزما هەبوو یەک حزبی سیاسی هەبوو بەڵام هەموو چین و توێژەکانی کورد کۆیان کردبووەوە بەشدار بوون لە بزوتنەوەی ڕزگاری خۆزی کووردا توانیمان بەیانیا یازای ئازار مۆرکەین لە بەرەی کوردستانیە توانیمان ڕاپەڕیم بکەین بە یەکگرتووی توانیمان پەرلەمان و حکوومەت دروستکەین یعنی دەبێ ئەو حزبە سیاسیانی خۆمان لەو بەسیرە تاریخیە تێبگەن بێ یەک بوون بێ یەک گوتاری بێ یەکتر قبولکردن خەڵکی تر دەماخوا بەڵێ کاکارف تابەن تو ڕاوێژکاری مەکتەبی سیاسی گەورەترین حزبی کوردستانی کە لە شۆڕەشە ئەیلولەوە بێژ ئەوە و تا ئێستا هاتووە ئیدارەی ئەم وڵاتە دەکات ئەکید ئێوە ئاگادارن ینی باشە سیاسەکانی ئێمە سیاسەکانی عێراق نابینن حکومڕانەکانی عێراق نابینن لە سەقفی پەرلەمانی عێراق لە زۆرینەی سیاسی چون دژی کورد بەکارێنن حتا نەشی زۆرجا شیعە و سونەشە بێتەی کە مافی ببێ بە مافێکی نەتەوەیی ینی ئەو عەقلیەتە عونسوریە نەتەویە بەکاردێنن باشە سیاسەکانی ئێمەوە نابینن خوێندنەوەیان نییە بوو نابینە خەڵکی خۆشیان بەرەو چه ئاراسەیەک دەرەوە دیارە هەندێ لە لاینی سیاسی یان کەسە بەرپرسەکان کەوتونەتە داوێکی بەرتەنگ بیرکردنەوە یان تەنها هەموو شتێک لە بەرژەوەندی حزبیدا دەبینن یان لە بەرژەوەندی کەسایەتیدا دەبینن ئەمە دەردێکی کوشندەیە لە هەموو دنیادا ئەگەر باس لە دیموکراسیەت بکەین پێویستە ئۆپۆزیسیۆن نابێ و کەس لەوە ناکۆک نییە بەڵام باشە ئۆپۆزیسیۆن نابێ وەتانی بێ ئەگەر لە بیرتان بێ کێشەیەک لە نێوان هۆڵەندا و تورکیا دروست بوو بەڵێ و وەبدێکی جەهەپە ژوانی هەبوو کە سەردانی هۆڵەندا بدات خۆ جەهەپە دژی ئەکەپەیە تێنی خوێنی سەری ئەوانە بەڵام وتی لەبەر ئەوە هۆڵەندا بێڕێزی بەرامبەر ئاڵای ئێمەی کردووە وڵاتی ئێمە کردا ئێمەش سەردانی ناکەین هێتا لێرە پێچەوانەیە ئاخر لێرە پێچەوانەیە ئەوە دەبینین نانمان دەبڕن دەمان کوژن پیلانمان لێ دەگێڕن لێرە لەوانەیە من لەلایەک و ئەو لەلایەک بچین پەیوەندیەکی لاوەکی دروستکەین بۆیە ئەمە یەکێک لە کێشەکانە ئەبێ لەسەر بوەستیم طبعا کاک سات ئەمەوێ باسی وەسیقەیەکی تاریخی بکەم عەبدولخالق سامەڕایی کە نوێنەری بەعەز بوو لە 13 بۆ مازان 1969 کە چ بوو بەلای بارزانی ڕابەری شۆڕەشی کورد طبعا ئەو باسی شتێکی دەبوو لەگەل شاندی پارتی وتی بووی ئێمە حزبێکی شۆڕژگیری ناو کاتە باسی بۆ خۆیان بە شۆڕژگیرە زانی هەروەها ئێوەش حزبێکی شۆڕژگیرنەوە بڕیارێکی قورسە بەسەرشانمانەوە کە جاشەکان هاوپەیمانمان بن جاشەکان ئەڵێ هیچ خێرێک لەواندانیە کە خیانەت لەگەلی خۆیان دەکەن ئەم جاشانە میراتی حکوومەتی پێشووترە ئەڵێ کە ئێستا بۆ ئێمە ماوەتەوە پێویستە لەسەرمان خۆمان لە میراتە ڕزگار بکەین بەڵام تکاتان لێ دەکەم بە ڕێبارانی شۆڕەش ئەڵێ ئێوەش یارمەتیمان بدەن با بە شێوەیەک چارەسەری کێشەی ئەم جاشانە بکەین کە ئابرومان بگەڕێتەوە جاشەکان ئەو کوردانە بوون کە ئەو کاتە لە گەڕژەمەیەک لە دۆیەکەکان بوون جاشاتیان دەکرد پێتوانیە ئێستاش لە بەغدا فۆرمی جاشاتێکی تر لە چارچۆی سەقفی پەرلەمان بە هەر شێوەیەک بێ ئەوەی کاک عەرەفی شوتی کومەڵێک خەڵکەیە لە ژێرەوە چن لە ژێر پەردە لەگەلیان کوا بنەوە ئەڵێن لەگەڵ حکومارێک نەکەون بەردەوام هەوڵی قەتیسکردنی حکومەت بدەن پێتوانیە ڕوژێک دێت حکوومەتی کازمی حکوومەتی شیعی ئێستا عێراق بە شۆڕەشی کوردستان دەڵێت ئێمە لەو جاشانە ڕزگار بکەن وڵازین چۆنەکە کە کار من پێم خۆشە میدیاکان بە شێوەشی گشتی و بە تایبەتی ئەو میدیانەی ئەگەر ئیجازە بفەرمووی بە تایبەتی ئەو میدیانەی کە سنجینن کە مەسئولێتی خۆیان دەزانن لە قۆناغێکی هەستیار ینی بە زۆرێکی تر ئەو قەزایەنە تەناول بکەن تۆ ئەگەر لە من بپرسی ئەوەی جەنابی کاک عارف باسی کرد بەداخەوە تەبیعی ململانەی سیاسی لە کوردستان وای کردیە کە هێزە سیاسیەکان و بە تایبەتی هێزە سەرەکیەکان و بە تەحدیدتریش
پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لایەنی کەمی وەکووتنی مەسئولەتی خۆیان لەو قۆناغا نەزانن. من تێدەگەم بڕۆ لای برادرانی پارتی کۆمەڵی گلەیانەیە، بڕۆ لای برادرانی یەکێتی کۆمەڵی گلەیانەیە و لایەنەکان تریش بە تاکید گلەیان لە هەردوو لاو لە دەسەڵاتەیە. من پێم وایە ئێمە مەفرۆز بوو، ینی بەڕەغمی هەموو جیاوازیەکان هەموو ئەوانەی جەنابەت بە قسەتینا کاک عارف باسی کرد لە هەموو قۆناغە تاریخیەکان کورد ئەگەر توانیبی شتێک بەدەست بینی، مەکاسب بەدەست بینی، ئینجازات بەدەست بینی، ئەو کاتە بووە کە یەک دەست بووە، یەک سیاست بووە، یەک هێزی پێشمەرگە بووە، یەک خیتاب بووە، یەک قیادە بووە. من احتیمالە ئەو قسە بۆ کاک عارف تەفسیری خراپی بۆ بکرێن. من 4-5 ساڵ لەوە پێش لە کۆڕێک باسی ئەوم کرد، من باشە نەپارتیم نەیەکێتیم ئەجینا و قسەی منیش دیسان تەفسیری ئەوەی بۆ دەکرا کە نەزعی تاک حزبی و تا قائیدی و ئەوەم هەیە، بەڵام بە دیار کەوت حرەکاتی تەحەڕوڕی شۆڕشی میلەتان بە تایبەتی لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی ئەگەر یەک ئاراستە و یەک قیادە و یەک خیتاب و یەک هێزی پێش با بڵێن ڕزگارکەری نەبی ئاسان نییە. بە دوو سیاست ئەوە وەزعی ئێمەیە لە 64ەوە، ینی لەو ڕۆژەی کە شەرخی گەورە کەتیتە ناو حرەکەی کوردی بەشێکی زۆر لە لاوازبوونی ئێمە ئەگەر ئیزازم بدەیت خوا زۆر لەسەر ئەو مۆزوع حەقی خۆی بدەمێ. من دەمەوێت ئەوە ڕەبت بکەم بەوە ئیستحقاقی ئەو قۆناغە سیاسی چمان لێ دەخوازی پارتی یەکێتی گۆڕان کە سێ هێزن بەیەکەوە لە حکوومەتن و ئەو لایەنانەی کە ئۆپۆزیسیۆنیشن با لەسەر ئاستی کوردستان بەردەوام بن لە ئۆپۆزیسیۆنی خۆیان، با لەسەر ئاستی کوردستان بەردەوام بن لە ڕەخنەگرتن، یەک زەڕە مساومە لەسەر قەناعەتەکانی خۆیان نەکەن. بەڵام مەفروزە کە لە حەمرین چوونە خوار، یعنی 4 مانجی تر انتخاباتی مەجلیسی عێراقی دەکرێت، نەوەی نوێ کۆمەڵی ئیسلامی یەکگرت و پارتی یەکێتی هەرچێ دەچی کاکەکار بە قایمەی سربەخۆ دەچی نوێنەرایەتی قەزیە دەکات، دیفاع لە مافەکانی خەڵکی کوردستانەکە. ئێمە بەداخەوە دوو قەزیەمان زۆر خراپ لێ تێکچووە، لایەنەکانی معارەزە لە زیاتی ئەوەی معارەزەی حکوومەت بکەن لە چوارچێوەی پەرلەمانی کوردستان دەچن لێ معارەزە. بۆیە ئەوە موقعی کوردی زعیف کرد. طبعا ئێمە ناوی هیچ کەسێ نایەنین، ئەم کۆمەڵێک وەسایەقی تاریخیە پێویستە بۆ خەڵکی خۆمان بڵێن فەرمو ئەوانەی کە خیانەت لە خەڵکی خۆیانەکەن لایەنی بەرامبەر بەم شێوەیە ناوی تو لە مێژووە ڕەش دەکات. کەواتە ئێمە بەتاکیدەوە لایەنێکی ئێستا خۆتەزانی تا ئێستا شۆکو چاودێرەکان دەڵێن دەستکەوتەکانمان تا ئێستاش دەڵەمەن دەیگەی خۆتان باش ئەزانن کورد قوربانی داوایە پێشمەرگاتیتان کردووە. ینی پێت وایە هەر حزبێکی سیاسی هەر کەساتێکی سیاسی کە دەنگ و ڕەنگی بڕوە کە بیر بکاتەوە ئێستا پێچەوانەی بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەیەکان تەعامل بکات، بچێت لەگەل لایەنی بەرامبەر خەلف الکەوالیس تەعامل بکات لەسەر سەفەقاتی شەخسی. پێت وایە ئەمە خیانەتی عوزمانە بێ؟ کاکە نەک خیانەت، ئەوە کارەساتە بۆ میلەتێک کە خاوەن قەزەیەکی سیاسیە. من پێم وایە مەفروزە کورد هەموو لایەک لە چەپ تا ڕاست، لە ئیسلامی تا عەلمانی ئێمە دوجار خاوەنی قەزەیەکین کە پێ دەگوترێ قەزەی کورد. یعنی مەفروزە هەمومان سەقفێک هەبی، سەقفێکی نیشتیمانی هەبی، سەقفێکی نەتەوەیی هەبی، هەمومان کۆبکاتەوە بە هەموو ئەو جیاوازیانە. یعنی مەفروزە من دیسان دەڵێم ئەگەر من وەکو حزبی ئەلف گلەیم لە حزبی فلان و فلانە مەفروزە من حەریزتر بم لە پێداگیری لە قەزایە قەومیەکان. مەفروزە من دڵسۆزن بۆیە ئەوەی جەنابەت دەڵێ هیچ بیان وەک نییە بۆی کورد لە بەغدا تەقسیم بی، هیچ بیان وەک نییە. و من پێم وایە خەڵکی کوردستان دوجار ئەو قسانەمان لێ قبول ناکە. ڕاستە ئەمڕۆ لە کوردستان بەداخەوە خەڵک تەقسیم بووە، خەڵک جێ لە حزبەکان ڕادەگری و خەڵک بیان ئەجینات چ مبەرڕەکەیە کورد لە بەغدا بە سێ سیاست، بە سێ محور، بە سێ فراکسیۆن تعامل بکات کە ئەوە عفوم دەکەی ئەوە بەقەت یان من پێم وایە دوور لە ڕەشبینی، بەڵام قەت وەسعی کورد بەقەت ئێستا خراپ نەبووە. ئێمە بە سێ ئاراستەی سیاسی بە سێ خیتابی سیاسی بەڵام کێشەی کورد خۆی لەسەر ئاستی نێودەوڵەتی وەکو پسپۆرێکی پەیوەندی نێودەوڵەتەکانیش دکتۆر حتا بە مەسەلەی ئەمریکا خۆتەزانی لێرە کاریگەری زۆر هەیە. هەگەر ئێمە باسی جو بایدن نەکەین، هەو کاتەش لە پرۆپاگەندا گەشتبین بووی بەهاتنی جو بایدن. پێت وایە سیاسەتی ئەمریکا بتوانێت تەغییری دروستکە کە بایدن زۆر تەفاهم لەگەڵ کێشەی کورتەکایکە بە کوردی؟ والله حەزەکەم پێشەوەی جوابمەوە یەک قسە لەسەر ئەوەی عەبدولخالقەکەم کە تۆ ئەو وەسیقەی هێنا. یەکێ لە کارەکانی حیزبی بەعز کە ڕێکەوتبوو کە ئەوەیە شەڕی کورد لە ناو کورددا دروستکاتەوە، کە بەڵام حکومەتی قیادەی کورد مەلا مستەفا یەکەم ڕۆژ عەفوی دەرکرد. ئەو عەفوە وای لێ کرد حکوومەتی عێراقی تووشی شۆک کرد.
ئەو بوو کە کورد هەمووی بۆ لە ناوتیەکەش ئەوە بووە. چوار آخر قەیناکە ئەوە زۆر گرنگە آخر ئەوە شتێکی تاریخی کاکە حکم حزبی بەعز ویستی کە لەگەڵ ئەمانە ڕێکەوێ بەشەکەم ئەمان ئەوان تەواوکەن ئەوە ڕووی نەدا عفو دەرکەو و هەموو میلەت بۆ بەیەک و ئەوە گەورەترین دەستکەوتی کەش بوو کە لەو وەختا توانی کە شۆڕش یەک بکاتەوە بێ مەسەن مەسلەی حکوومەتی ئەمریکا و وەزعەکە ئەمریکا کاکە وەکو تووشمە لەوە پێشش مەسالیحی خۆی هەیە مەسالیحێکی هەیە لە عێراقا ئەوێ لە عێراق ئەمێنێتەوە و عێراق بەڕەڵاناکە بۆ هیچ دەوڵەتێکی ئیقلیمی کورد لێرە ئەوێ هەرێمێکی بەهێز بێ لە ناو چوارچەوەی عێراقا باشترین یارمەتی جۆ بایدن یعنی حکوومەتی ئەمریکی تازە بیە بۆ کورد ئەوەیە کە لەگەڵ حکوومەتی عێراقا زەغتکە کە مادە دەستوریەکانی کە مافەکانی خەڵکی کوردستانی تەیە جێبەجێ بکرێت ئەمە گەورەترین یارمەتیە کە ئەو بتوانانی یارمەتی کورد بە لەم مەرحەلەیە چونکە ئەو ناتوانێت بێت تەدەخولکە لە زۆر شتە لەبەر ئەوە ئێمە نەوەکو هەر لەوان لە فەرەنسا لە بەریتانیا لەوانی کەش داواکەین کە ئەو دەورە ببینین ئەو تەقاروبە هەبێ بۆی مافەکانی خۆمان دەستوریەکانمان لە دکتۆر یەک دقەمەوە طبعا بە یارمەتیت حەزەکەم دوا سەرنجی کاکارف فشار بگرم سەبارەتی گفتوگویان شەومان کاکارف ئیتر ڕەوشی ئێمەی لە باشووری کوردستان بەم شێوەیە گەشتبینیت بەوە کە کێشەکان لەگەڵ بەغدا چارەسەر بکەیت و گەشتبینیشی بۆیە کە لە ناو کوردستانە بەرەی کوردستانی بە فۆرمێکی تازەوە لەدای بێ یەکەم لە سیاسەتە دەبێمە هەر گەشتبین بین ڕژبینی کارێکی باش نییە بەڵام قورسە زۆر ئێمە بتوانین لەگەڵ ئەو عقلیاتانەی ئێستا بگەنە نەتیجەیەک ئەگەر ئێمە یەکگرتو نەبین زۆر گرنگە ئێمە تەرکیز لەسەر ڕێخستنەوەی خۆمان لە ناو ماڵی خۆمان بکەین اینجا بەوە دەتوانین گەشتبینیەکە زیاترکەین بەڵێ طبعا بینەران ئەو هەر سێمێوانین من باش لەسەر ڕەوشا خفتن هەموو گەشتە قەناتێکێک و عقلیەتێک لە عێراقەیە فەقلیەتە توجاران کووردا قبول ناکات ئەوە 100 ساڵە 500 ساڵی دیجی بچن دەبێ هەر ئەفۆرمە بکەواتە ئەو دەبێژن یا گرنگە کورد یەک بە کورد بەهێز بە بێگومان هێزە کوردانژی بێگرتنێدایە دەمێکە کورد بێژیتن یەکگرتن تەنها مەرجی سەرکەوتنە پێویە سەرنجە میێوانین میگەشتین گەلێ سپاس بووە بۆ میێوانین نشت